ئامادەین لە واژووکردنی یادداشتنامەی لێکتێگەیشتن لەگەڵ کۆمپانیای ئەسترازێنیکا بۆ پاڵپشتیکردن و پشتگیریکردنی خۆپارێزی و ڕێگەگرتن و چارەسەرکردنی نەخۆشانی شێرپەنجە کە لە ساڵی پاردا و دیسانەوەش ئەم ساڵ بە دروشمی خێراکردن لە ڕێگەگرتن و نهێشتن و زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکانی شێرپەنجە ئەم هەڵمەتە بەردەوام دەبێت بۆ ئەم ساڵیش و بە پاڵپشتی کۆمپانیای ئەسترازێنیکا کە یەکێکە لە کۆمپانیاکانی بەرهەمهێنانی چارەسەریەکانی کیمیاوی و چارەسەرە شێرپەنجەیەکان لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین کە لە ئایندەیەکی نزیک و لە ڕۆژانی داهاتوودا نوێترین سەنتەری دەستنیشانکردنی نەخۆشیەکانی مەمک و شێرپەنجەی مەمک دەست بەکار دەبێت و لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویستیش بە هەمان شێوە سەنتەری دروستکردنی دەستنیشانکردنی شێرپەنجە ئێستا لە بواری دەرخستە و پرۆسەی هەڵسەنگاندن و تەندەرینگدایە. بە هەمان شێوە پلان و بەرنامە هەیە بۆ زۆر لە شوێنەکانی دیکە کە هەم چارەسەریەکان هەم جۆرەکانی تاقیگە و دەستنیشانکردن و ئامێرەکان و هەم نەخۆشخانە و فراوانکردنی قەرێلە و قاوشەکان بکرێت.